بەڵێ ئازان خۆشەویستانمان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین کە ئەمساڵ سوپاس بۆخوا لە سەرەتاوە بارانێکی زۆر باش باری و لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان کە بارانی ڕەحمەتەوە کاریگەری باشی دەبێت ئەوە جوتیاران دڵخۆشن بەم جۆرە بارانەکە لە بیدایەدا بە زووی ببارێت. گفتوگۆ دەکەیم زانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەمساڵ چۆنی دەبێت و پێشبینیەکانی جیهان شارەزانی کەشناسی چیمان پێ دەڵێن و لەگەڵیا هەرێمی کوردستان لەکوێ ئەم گۆڕانکاریە کەشوهەوانەیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک شاڵاو هیدایەت کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانەوە بەڕێزیشان شارەزای کەشناسین. کاک شاڵاو سڵای خوا لەبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵای خوای گەورە لە ئێوەی بەڕێزش و هەموو بینەران. بەڵێ وەک دەبینین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەهێز ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و ڕێژەیەکی زۆر باش باران لە ناوچەکانی گەرمیان و شارەزور و هەڵەبجە و هەروەها بەشێکی سونووری پارێزگای سلێمانی سەنتەری پارێزگای سلێمانی گرتەوە و لەگەڵ هێندێک ناوچەی کە دیارە کاریگەری ئەم شەپۆلە بەگشتی بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان بەهێز بوو، بەڵام بۆ هۆی گۆڕانی کەشوهەواوە بە تایبەتی شەپۆلەکە لەسەر بەشێکی ناوچەکان گۆڕانکاری بەسەردا هات و تێکچوو بە تایبەتی ناوچەکانی سنووری ئیداری ڕاپەڕین و هەروەها سنووری بادینان و هەولێر کە پێشبینی ڕێژەیەکی زۆر زیاتری بارانبارین دەکرا، بەڵام بەداخەوە ئەو ڕێژەیە نەباری بەپێی پێشبینیەکان کە دەبوو ڕێژەیەکی زۆر باش بارانبارین هەبێ، هەروە ئەگەری دروستبوونی لافاو دەکرا لە بەشێکی ناوچەکانی تر بە تایبەتی شوێنانەی سنووری پارێزگای هەولێر کە مەترسیان لەسەرە، بەڵامی تر ئەمەش حیکمەتی و خوای گەورەی تێدا ئیشەڵا خێری پێوە دەبێ کە شەپۆلەکە بەو شێوە بەهێزا لەسەر ئەو ناوچانە بوونی نەبوو و ئەگەر بەو شێ مابایەوە باگەری زۆرەوە مەترسی لافاوی لێ دەکرا لەسەر بەشێکی ئەو ناوچانە و هەروە پێی ئەو زانیارانێکی ئێمە دەستمان کەوتۆداتە. بەڵێ زۆر باش کاک شاڵاو، هۆکاری ئەوەی کە پێشبینیەکان خۆی دەرنەچوو گۆڕانکاریەکە هۆکارەکەی چی بوو؟ بەبوونی چیەوە ڕووبوو ئەم گۆڕانکاریە ڕوویدا؟ بەڵێ خۆی گۆڕانی کەشوهەوا کاریگەری نەرێنی خراپی کردوتە سەر کەشوهەوا، وای کردووە کە پێشبینیەکان قورس بن. بەڕاستی دیارە گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەر ناوچەکانی ئێمەی نەگرتوێتەوە، ڕاستەوە ناوچەکانی ئێمە پشکی شێر و گەورەیان بەرکەوتۆ لەو گۆڕانکاری، هەروە ناوچەکانی عێراقیش، بەڵام هەروە بەشێکی زۆری تری وڵاتان و ناوچە جیازەکانی جیهانی گرتوێتەوە. دیارە گۆڕانکاریەکانی کەشوها خۆی دەبینێتەوە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ناو هەسارەکەماندا و هەروەها تێکچوونی شێوازی دۆخەکانی کەشوهەوا یان بڵین ڕەگەسەکانی کەشوها. یەکێک لەو ڕەگەزانەی کەشوها شێوازی بارانبارینەکانن کە چەندین ساڵە لە شێوازی بارانی لەسەر خۆ و دێمیەوە گۆڕاون بۆ بارانی بەخوڕ و بەهێز و هەروەها ئەمە ژوای کردووە کە بەڕاستی پێشبینیەکان قورس بن، بە تایبەتی لە شەپۆلی بارانبارینی بەخوڕ و بەهێز ئەستەمە دیاریکردنی بڕی باران و هان کات و شوێنی تاوە بارانەکان کە بۆ ئەو ناوچانەی کە دەیانگرێتەوە دیاری بکرێت. بەڵێ کاک شاڵاو، بەگشتی ئەمساڵ ئەوە کە زووتر بارانباریەوە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەیت تا چەند کاریگەری دەبێت و پێ دوایە کە ئەمە بەردەوامی دەبێت؟ چۆن ڕۆژی ڕابردوودا خوێندمەوە شارەزانی کەشناسی ئاماژیان بەوە دەکرد کە ئیدی لەمە بە دوانی خۆمان ئامادە بکەین بۆ سەرمایەکی زۆری زستان و بارانێکی زۆر. ئەمە ممکنە شتی وە ڕوودادا چەند پێشبینیە لەوانەیە گۆڕانکاری دیکە بێت، بەڵام جەنابەت وەکووی کە بەدواچوونت بۆ کردو چۆنە؟ ئەم ساڵ دەستپێکی وەرزی بارانبارین دەتوانین بڵین لە کاتی خۆیدا ڕوویداوە و هەروە کۆمەڵێک نیشانە و ئاماژە لە سەرەتاوە بە تایبەتی مانگی نۆ دەرکەوتون وەک بۆنی هێڵی فڕۆکە لە ئاسماندا کە ئەمە نیشانەیەکی باشە واتە گرفتی کەمیشێمان نابێ. هەروەها دوای چەندین ساڵ لە مانگی پێشتر و هەروە مانگی دەش مانگی نۆدا
هەوری بەرز لە ناوچەکانمان بەدی دەکرا هەوری سمحاق کە ئەمە نیشانەی باشەواتە گرفتی کەمی شێمان نییە و هەروە دەستپێکی بارانبارین لە کاتی خۆیدا لە ماگینۆ و هەروە هاتنی نزمە پاستان کە لە چەند ساڵی پێشتردا لەم کاتە زۆدا نزمە پاستان ڕووی لە ناوچەکە نەکردبوو و بارانبارین لە کاتی ئاسایی خۆیدا باریوە ئێمە ئیشەڵا پشت بەخوای گەورە هەرچەندە دیاردەی ئاوهای لانی نامان هەیە لە ناو زەریای هێمندا لە بەشی خۆرهەڵات و ناوەڕاستی بەڵام پشت بەخوای گەورە گرفتی وشکە ساڵیمان نابێ بە ئەگەری زۆرەوە وەرزی دابارین 2024 بۆ 25 بەڕای من باش دەبێت و مەترسی وشکە ساڵی نابێ لە وەرزی دابارینی 2022 بۆ 23 باشتر دەبێ و لە ڕووی سەرما و بەفریشەوە بە ئەگەری زۆرەوە ئەم ساڵ بەهۆی ئەوەی دیاردەی ئاوای لانی نامان هەیە سارتر دەبێت لە پارساڵ و لە بەشێکی ساڵانی پێشتریش و وەروە ئێمە پێشبینی دەکەین کە ڕێژەی بەفربارینیش لە چاو بەشێکی زۆری ساڵانی کە باشتر بێ و بەنسبەت پارەوە بە تایبەتی ئەگارەکانی بەفر زیاتر دەبێت. باشە کاک شاڵاو هەرێمی کوردستان بە گشتی کاریگەری چ زەریایەکی لەسرە بۆ کەشوهەوا؟ بەڵێ ئێمە کاریگەری چوار زەریامان لەسەرە یەکێک لەوانە زەریای هێمنە زەریای ئەتڵەسی دواتر و هەروەها زەریای هیندی و زەریای جەمسەری باکوور بە پێی گۆڕانکاریانەی کە لە ئێستادا هەنا تەنیا بەشی خۆرهەڵات و ناوەڕاستی زەریای هێمن ساربۆتەوە و دیاردەی ئاوایلانی نایتیدا ڕووداوە بە شێوەی لاواز و ئێم پێشبینی دەکەین کە ئەم دیاردەیە واتە دیاردەی لانینا تاوەکو وەرزی زستان نزیک مانجی دوو درێژەی هەبێت دواتر کۆتایی دێت و بارودۆخەکە ئەم دیاردەیە دێتەوە دۆخی نیوترال نام بڵین نۆرماڵ ئاسایی دەبێتەوە دیارە زەریاکانی تریش وەک زەریای هێمن و زەریای ئەتڵەسی و زەریای جەمسەری باکوور زەریای ئەتڵەسی و زەریای هیندی لە ئێستادا هیچ کامیان سارینە بەڵام بەشێکی زۆری واتە بەتابەتی بەشی باکووری زەریای ئەتڵەشی گەرمە و هەروە زەریای جەمسەری باکووریش بەگشتی پلەکانی سەروی نۆرماڵە و زەریای هیندیش بەگشتی بەشی خۆر ئاواکەی دەتوانین بڵێن تا ڕادێک بارێکی نیمچە گەرمدایە و لە فەیسی نیوتراڵدایە کە ئەمانەش پشت بەخوای گەورە قەرەبووی دیاردەی ئاوایی لانینا دەکەنەوە کە لە بەشی خۆرهەڵات و ناوەڕاستی زەریای هێمندا لە ئێستادا بوونی هەیە ئەمە پێشبینی دەکەین تا ناو وەرزی زستان و بەتایبەتی نزیک مانگی دوو ئەم دیاردەیە درێژەی هەبێ کە کاریگەری خراپەکانی بۆ ناوچەکانمان کەمکردنەوەی بڕی بارانبارینە یان وا دەکات مەودای شەپۆلەکان تا ڕادەیە یان لێک دوور بێ و هەروە دەبێتە هۆی تێکچوونی بەشێکی لە شەپۆلەکانیش هەندێک جار. باشە کاک شاڵاو ئەو گۆڕانکارانی لە هەرێمی کوردستانە ڕوویداوە یاخود ئەو کاریگەریانەی کە لە ڕووی کەشوهەواوە هەبووە تەنها کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبووە ناوچەکانی عێراقیش گۆڕانکاری ڕوویداوە لە ڕووی کەشوهەواوە؟ بەڵێ بەگشتی لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان کاریگەری ئەم گۆڕانکاریانەی کەشوهەوا بەدی دەکرێت ئەویش کە چەندی ساڵە شێوازی دابارانیەکان لەسەر خۆ و دێمی و زستانیەوە گۆڕاون بۆ بارانی بە خوڕ و بەهێز ئەمە شوای کردووە شێوازی نزمە پەستانەکان و نزمەپەستانی کلاسیکی کە لە کۆندا زۆرینەی شێوازی دابانیەکان لە ژێوەی نزمە پەستاندا بوون بەڵام ئەوە چەندین ساڵێکە و بەتایبەتی لە دوای ساڵانی 2005 تا ئێستا و بە زۆری شێوازی بارانەکان گۆڕاون بۆ حاڵەتی ناسەقامگیری کەش حاڵەتی ناسەقامگیری کەشیش پێشبینیکردنی زۆر قورس و ئەستەمە چونکە لەم شێوازی حاڵەتەدا حاڵەتی ناسەقامگیری کەش ناتوانین بە وردی بڕی بارانبارین بۆ هەر ناوچەیەک دیاری بکەین یان بتوانین کاریگەری بەهێزی شەپۆلەکەیان حاڵەتەکە بۆ هەر ناوچەیەک بە وردی دیاری بکەین مەگەر لە کاتێکی زۆر نزیک و سەحاتێک یان 2 سەحات پێشهاتنی شەپۆلەکە لەو کاتەشدا جاری وا هەیە ئەگەری گۆڕانکاری کتوپڕ هەیە وەک ئەو چەند ڕۆژەی کە لە بەشێکی ناوچەکان گۆڕانکاری کتوپڕ ڕوویدا کە پێشبینی دەکرا لە بەشێکی ناوچەکانی تریش بارانی زۆر بارێ بە تایبەتی ناوچەکانی ئیداری ڕاپەڕین و هەولێر و هەروە هەتاوەکو بەشێکی زۆری بادینانیش بەڵام ئیتر ئەمەش حکمەتی خوای گەورەی تێدا بەڵام سوپاس بۆخوا لە بەشێکی زۆری ناوچەکانی تریش بە تایبەتی کەرکووک و گەرمیان و هەروە بەشێکی زۆری سنووری سلەیمانی و شارەزور و هەڵەبجە بارانی زۆر باشباری دەتوانین بڵێن لەو ناوچانە پەڵەشی داوە و هەروە بەداخشەوە لافاو کە لە چەند شوێنێک بە تایبەتی گەرمیان و شارەزور زیانی بە چەند ماڵێک و بە چەند خەڵکێک گەیان کە بەڕاستی ئەمەش دەرئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە کەوای کردووە هەم پێشبینیەکانیش بۆ ئێمە قورس بکە
هەروەها بێتە هۆی زیان پێگەیاندون و ڕوودانی چەندی کارەساتی سروشتی و لافا و هەروەها هەندێک کارەساتی تر. بەڵێ کاک شەڵاو دەکرێت لە ئێستادا کە زووتر بارانباری بەراورد بە ساڵی پار ینی زیاتر جیش بارانباری و تاوکۆم بەرواری ئێستا بەراورد بە ساڵی پار دەکرێت ئەمە وەکو پێشبینێک سێری بکری ئەم سەرەتایە بۆ ماوەکانی زستان و ئەو چەند ماوەی کە لە زستان لە بەردەمانایە کە بتوانین دیاری بکرێشتی وا دەبێت؟ بەڵێ خۆی ئەو بارانبارینانەی ئەو ماوەی نیشانەیەکی باشن کە ئەوە دەگەیەنێت کە ناوچەکە گرفتی کەمی شەی نییە و هەروە وەک ئاماژەمان پێدا کە لە مانگی نۆدا کۆمەڵێک نیشانەی تر دەرکەوتن وەک دەستپێکی بارانبارین لە مەودایەکی زووتر یان لە کاتی ئاستایی خۆی لە مانگی نۆدا هەروەها چەند نیشانەیەکی تر وەک بوونی هێڵی فڕۆکە کە لەم مانگە و لە مانگی پێشتریشدا بوونی هەبووە یان هەوری بەرزی وەک سمحاق کە ئەمانە نیشانەی ئەوەیە شێ لە چینە بەرزەکانی هەوادا بەرزە و باشە پشت بەخوای گەورە ئەمە وانای ئەوە دەگەێنێت کە ئەو ساڵ گرفتی کەمیشەمان نابێ و وشکە ساڵی ئەگەرێکی لاوازە. کاک شاڵاو بوونی ئەم بارانە زۆرە چ کاریگەریەک لەسەر ئاوی ژێرزەوی و هەروە ئاوی سەرزەوی دروست دەکات بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەڵێ هەرچەندە لە بەشێکی زۆری ناوچەکان و بەتایبەتی ناوچەکانی کەرکووک و گەرمیان و سنووری هەڵەبجە و شارەزور و بەشێکی زۆری سلێمانی بارانی زۆر باش باریوە، بەڵام لەبەر ئەوەی بەشێکی زۆری ئەو بارانانە بەخوڕ بووە تەبحەن بارانی دێمی و زستانی سوودی زیاترە و هەروە بە سوودترە وەک لە بارانی بەخوڕ و بەهێز. ئەو بارانانە کەمتر سوودیان هەیە بۆ زیادبوونی ئاوی ژێرزەوی و هەروە لەبەر ئەوەی بارانەکە بلماکی زۆر و دابش بەسە کۆمەڵێک سەعاتی زۆرەوە زەوی باشی هەڵژیوە واتە پەڵەی پێداوە لەو ناوچانە. هەروە دەتوانم ڕوونکردنەوەیەکی تر بدەم بۆ ناوچەکانی تر ئیدارەی ڕاپەڕین و هەروە سنووری بادینان و هەولێر. ئێمە بەپێی ئەو ئاماژانەی کە دەستمان کەوتو و هەروە ئەو کاریانەی کە کردومانە پشت بەخوای گەورە لەم مانگەیدا ئیشەڵا شەپۆلی تری بارانبارینی هەنا بەتایبەتی لە مۆداکانی دەی مانگ و بۆ 20 مانگ ئاماژەی تری دڵخۆشکە دەرکەوتوتەوە بە هاتنی سیستەمێکی نزمە پەستان بە تەوژمە هەوای ساردەوە بەسەر وڵاتانی خۆرەڵاتی ئەوروپا و هەروە درێژ دەبێتەوە سیستەمە بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە ژوا دەکا لەو مەودایەدا و هەوا بۆ لاتریش بۆ کۆتایەکانی مانگ لەو مەودایەدا لە نێوان دەی مانگ و بۆ کۆتایەکانی مانگ چەند شەپۆلێکی تری بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە پشت بەخوای لەو ناوچانێک کە پەڵەی نەداوە ئیشەڵا لانی کەم لە زۆرینارە زۆری پەڵەی دەدا لە مەودایەدا. کاک شەڵاو لە ئەو زانستانی یاخود ئەو ئامێرانەی کە پێشبینی کەشوهەوا دەکەن گۆڕانکاری بەسەر داهاتووە تە تەکنۆلۆژیا پێشکەوتوتر بووە بەڕای جەنابتان کە بەشاز لە شازەکان هیچران نزیک بێت لەو پێشبینانەی کە دەکرێت. زۆر جار خەڵکی باز لەوە دەکات ینی هەند زۆربەی کات ئەنێوانی شارەزای کەشناسی دەڵێن هەندێک جاروا دروست دەبێت کە لەوانەیە پێچەوانەکەی بێت. ئەمە بۆ چیە گەڕێتەوە تەکنۆلۆژیا و زانست ئێستا چیمان پێ لەسەبارەت بە پێشبینیکردنی کەشوهەوا؟ بەڵێ خۆی ئەم تەکنۆلۆجیا ئەو دەستگا کەژناسە جیهانیانەی هەنە بەتایبەتی ئەو مۆدیلانەی پێشبینیکردنی کەشوهەوا ینی بەڕاستی بەشێکیان زۆر پێشکەوتون و بەناوبانگن. یەکێک لەوانە جفسی ئەمریکی کە سنتەرەکەی لە ئەمریکا و سوود لە 35,000 مەعەتەی کەشوهەوایی وەردەگرێت لە وشکانی و ئاسمانی و ئاوی ینی دەستگایەکی ئاوە بەو هەموو شیکاری و بەو هەموو بەدواداچوون وردانەی کە سوود لەو هەموو مەعەتانە وەردەگرێت بە شێوەیەکی زۆر زانستی و بیکاریانە پێشبینی دەکات داخاتە ڕوو بۆ نەک بۆ وڵاتانی و بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان بەڵکو بۆ هەموو جیهان. دەستگایەکی ئاوە پێشکەوتوو بەڕاستی نەتوانێت پێشبینی دەقیق بپێکێ یان هەندێک جا فەشەر بێنە لە پێشبینیەکانیدا یان یەکێک لەوانە ئیکۆمۆفی ئەوروپی کە دەستگایەکی زۆر بەناوبانگە و سنتەرەکەی لە ئینگڵتەڕایە ینی ئەو ماوەیە و ئەو چەند ڕۆژەی ڕابردوو تای ئەم دەستگایانە و هەروە دەستگا کەژناسیەتر ئەوەکانی کەش پێشبینیان بەو بارانە زۆر و لافاوە بەگشتی بۆ ناوچەکاندا و بەڵام بەداخەوە
لە بەشێکی ناوچە تێک چوو شەپۆلەکە دیارە ئەمەش حکمەتی خوای گەورەی تێدایە و لە پێشبینیدا گۆڕانکاری هەیە و هەموو پێشبینیەک قابل بە گۆڕانە و لەوانەیە لە چەند پێشبینیەک لە دە پێشبینی و یان لە چەند پێشبینیەکی زۆر پێشبینیەکی ژیان چەند پێشبینیەکی کەمیش وە خۆیانەیە نەدی و تێک چێ بەهۆی گۆڕانی کەش و هەواوە ئەمەش دەسەڵاتی ئێمەی تێدانی و تەنها لای خوای گەورەوەیە. باشە کاک شاڵاو پێشبینی ئێوە چیە بۆ ئەم ساڵ کام شێوەی دابارین زیاتر ڕوودەدات چ لە باران یاخود تەرزایان بەفر بێت کامیان زیاتر دەبیندرێت ئەم ساڵدا بە پێشبینیەکانی ئێوە؟ بەڕای ئێمە ئەم ساڵ ئیشەڵا گرفتی کەمبارانیمان نابێ بەڕای من بەپێی ئەو لێکدانانەوەی کردومە وشکە ساڵی نابێ دۆخی بارانبارین باش دەبێ ئەگەری هەیە لە بەشێک ناوچە بچێتە سەروی نۆرماڵیش و مەترسی وشکە ساڵی نییە چووکە لە کۆتاییدا نەتیجەشە تا لە نەتیجەی کۆتایی دەری دەخاکە لە ناوچەکان چۆن بۆ چۆنەوە پشت بەخوای گەورە ئەگە سەبر تەعامولمان هەبێ لە کۆتاییدا دەردەکەوێت کە دۆخی بارانبارین خراپ نابێ و هەروەها لە وەرزی دابارین و 2022 بۆ 23 باشتر دەبێ کە ئەو ساڵە لە ناوچەکانی ئیدارەی گەرمیان و هەروەها لە سنووی سلێمانی و بەشێکی تری ناوچەیەکی زۆر باش بوو بارانبارین چۆ سەروی نۆرماڵ پشت بەخوای لە وەرزی دابارین 2022 بۆ 23 دەبێ 2022 بۆ 23 باشتر دەبێ هەروەها ئێمە پێشبینی دەکەین ئەم ساڵ بەگشتی سەرماسۆڵە لە پار باشتر بێ وەروە ئەگەرەکانی بەفریش لە پار زیاتر دەبێ و لایانی کەم لە زۆری ناوچەکان بەفر باشتر دەبێ لە ساڵانی پێشتر تایبەتی لە پار و چەند ساڵی پێش ئێستا. زۆر باشە ئەی پێشبینتان بۆ ناوچە گەرمەکان بەتایبەت بۆ شاری هەولێر ئەو شوێنانی کە کەمتر بارانی تیا باریوە لە ساڵانی ڕابردوودا پێشبینتان بۆ شوێنانە چییە؟ پشت بەخوای گەورە بۆ ناوچەکانی هەولێر و بادینانیش باش دەبێ چونکە یەکێک لەو نیشانانەی کە ئەو ساڵ سەرەتای وەرزی دابارین دەرکەوتووە هاتنی نزمەپەستانە نزمەپەستانی دەریای ناوەڕاست بە تایبەتی لە مانگی نۆدا کە زۆر بەکەمی لە ساڵانی پێشتر دەهات کەمە ئیشەڵا مانای ئەوەی دەگەیەنێ کە ئەو ساڵ ئەگەر هەیە حاڵەتەکانی نزمەپەستان بە تەواوەتی هەندێک جار بگەنە ناوچەکە کە ئیشەڵا بۆ ناوچەکانی سنووی بادینان هەولێر پشت بەخوای گەورە گرفتی وشکە ساڵیان کەمبارانی دروست ناکە چونکە ئێمە ئێستا بەشێکی زۆری هەرە زۆری وەرزی دابارینمان ماوە بۆ موداکەمە دەری ناخە هەروامانکانی 3 و 4 ئەنجامەکان دەردەکەون کە وەرزی دابارین چۆن دەبێ ئێمە پێشبینی دەکەین پشت بەخوای گەورە بەشێکی زۆری زستانەکەی هەروە بارەکەشی بەگشتی لە ناوچەکانمان زۆر باش بێت تەڕ و بارانایی بێ هەرچەندە تاوەکو نزیک کۆتایی هاتنی دادەی ئاوای لانینا ئەگەری هەیە لەم لاو لەولا بەشێکی شەپۆلەکان گۆڕانکاریان بەسەردا بێ و تێک چوون یان لە هەندێک شوێن بارانەکان زیاتر بارێن بەڵام بەگشتی ئەگەری کورتێنانی شەپۆلەکان لە هەندێک ناوچە هەیە کە بوونەوە ڕێژەی بارانبارین پشت بەخوای گەورە لەگەڵ کۆتایی هاتوون یان نزیبوونەوەی کۆتایی هاتنی دیادەی ئاوای لێنیا ئەم بارودۆخەش کۆتایی بێت و دۆخکەشوا بە تەواوەتی ئاسایی دەبێتەوە بەگشتی ناوچەکانمان. بەگشتی ئێمە پێشبینی دەکەین ناوچەکانمان ئەو ساڵ بەگشتی باش بن لە ڕووی بارانبارینەوە. واتە کاک شەڵاو ئێستاەوە دیاری ئەکرێ وردەوردە کە مەترسی وشکە ساڵی دروست نەبێت لە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ئێستاڕە بە هیچ شێوەیەکی دیار نییە چونکە ئێستا نزیکەی 110 لە وەرزی دابارین نەڕێوە دەتوانین بڵێن سەروی 190 لە وەرزی دابارین ماوە وەرزی دابارین 150 دەکەوێتە وەرزی زستانە و 135 دەکەوێتە وەرزی بەهارە واتە زۆرینەی وەرزی دابارین دەکەوێتە نێوان وەرزەکانی زستان و بەهارەوە ئەمەش دەری دەخات و بە تایبەتی نەتیجەی کۆتایی کە ئایا ساڵەکەی تەڕ و باراناوی باش بووە یان وەک پێویست باران باریوان وشکە ساڵی بەڵ بە هیچ شێوێکی لە ئێستاوە ناتوانێت دیاری بکرێت ئاخۆ وشکە ساڵی دەبێ یان وشکە ساڵیە بۆ هیچ ناوچەیەک یان بەڵێ. زۆر باشە کاک شاڵاو ئەوکو دەزانین بە تایبەت شاری سلێمانی ناوچەیەکە کە بای زۆردا ئایا بوونی بایەکی زۆر چ کاریگەریەک لەسەر ڕۆژی کەشوهەوا و شێوەی دابارین دروست ئەکات؟ بەڵێ بەگشتی ئاراستەی باو بایەکان گۆڕانکاریان لەسەر شەپۆلەکان هەیە هەندێک جار دەبێتە هۆی تێکچوونی شەپۆلەکەیان گۆڕینی ئاراستەی شەپۆلەکە بە تایبەتی ئەو شەپۆلەی ڕۆژانی پێشتر لە کاتی تاوەکاندا و پێشتاوەکان ئەو شەوەی
کە شەپۆلەکە شەوی شەپۆلە بەهێزەکەی قۆناغی بەهێزی شەپۆلەکەی ئاراستەی هەورەکانی زیاتر بۆ ناوچەکانی گەرمیان و شارە زۆر و بەشێکی سلێمانی گۆڕێ کە پێشبینی دەکرا ئەم تاوەبارانە بەهێزە سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە بەداخەوە بەڵام ئاراستەی با بەشێکی شەپۆلەکەی گۆڕی کەمەش هەروای گۆڕانکاری لە شەپۆلەکەدا بەداواتی ڕووبدا. زۆر سپاس دەکەین بەڕێز بەتابەتی بۆ بەشێک ناوچەکان. شاک شاڵا و هیدایەت شارەزا لە بواری کەشناسی زۆر سپاس کەم دەرفەتت بێن بەخشی.